دکتۆر چی بکەین بۆی کە ڕۆژوگرتنەکەمان تەنها جەستەیی نەبێت بەڵکو چارەسەرکردنێکی دەرونی ڕاستەقینەش بێت؟ ئەزانیم خۆی ڕۆژوو بریتە لە سرود، بریتە لە عیبادەت. عیبادەت کاتێک کە خوای گەورە دایانێت، عیبادەت ئاسێکی ستونی هەیە لە خۆیەوە بۆ بەندەکانی. باشە ڕۆژ و ئەو کاتەی ئیسفادەی ئەبێت کە تەنها لەم ئاسا نامێنێتەوە، یعنی تەنها وەک ئەوەی کە من فەرمانێکی خوا بەجێگەیەنم وەخوا لە خۆم ڕازیەکەم، ئەگەر هاتوو ئەمە نەهاتە ئاسا ئاسۆیەکەوە، یعنی بۆ نمونە طبعا من لێرامە بەسم لەوەیە کە ئاڵم ڕۆژوو لە ئاسە ستونیەکەەوە بێ بۆ ئاسا ئاسۆیەکەمە بەسم لەوەیە لە عیبادەتێکەوە بێت ڕنگ باتەوە لە حیاتی لە ژیانی ڕۆژانەی ئێمە. ئێمە مەسەن ئێمە ڕۆژومان هەیە کە حەزرەتی زەکەریا و حەزرەتی مەریەم گرتویان، ئەمانە تەنانەت قسەشیان نەکردو، کەواتە ڕۆژوو پێمانەڵێت ڕۆژوویەک ڕۆژوویە کە تۆ لە قسەی خراپ بگرێتەوە. ڕۆژوو پێمانەڵێت تۆ ڕاستە بەهۆی ڕۆژوو خواردنەوە خوا لە خۆت ڕازیەکەیت، بەڵام لە هەمان کاتە ئەبێ پەیوەندیشی لەگەڵ تاکەکان لەگەڵ فەردەکانی ترێ دەور و بەردا ئاساییکەیتەوە. ڕۆژوو پێمانەڵێت تۆ بە ڕۆژووە بیت خواردن ناخۆی، بەڵام ئەبێ خۆشی لە تووڕەبوون بگریتەوە.